لەگەڵ قایمقامی خورمات و کۆبوونەوە کۆبنەوەکە ئێستا تەواو بوو لە کۆبنەوەکە هاتنە دەرەوە بەڵام کەسیان ئامادەنین قسەمان بۆ کە ئەگەر کامنەمان هاوکارم بێت بچینە لایش سڵاو لەبێت کۆبنەوەکی ئەمڕۆ لەسەر چی بووە وا دیارە کەسن ئامادی ئەوەیان تیانە قسە بکەن خاوەن ئەو داواشمان لێکەن کە لێرە ڕوومەڵ ڕاگرین و بچینە دەرەوەی بینێ قایمقامەت بۆی ئێمە ناچار لەسەر داوای ئیداری ئێرە ئەبێ لێرە دەرچینە دەرەوە بڵێ ڕۆکان بەپێ ئەو زانیارەی بەدەستکەوتووە کۆبوونەوەکە نێوان چێ و چێدا بوو ئەمڕۆ هیچ کۆبوونەوە نەبوو ئێستا بارودۆخ زۆر ئارامە و هەوڵەکانمان بەردەوامە بۆی ئاشتی بەرقەرار بێ جارێکی تر خوێن نەڕێژێت سبەینێ کۆبوونەوەیەکی باڵا کرێ لە ئاستی باڵا بۆی هەموو کێشەکان چارەسەر بێ قەناعەتمانەیە بگەینە ئەنجامێ گەیشتین زۆر باش و نەگەیشتین ئەوە دو قسەی خۆمانەکەی باشە چەکدارانی حەجی شعبی بۆچی ئاگربەستەکە بەر لە ماوەی 24 کاتژمێر ئاگربەستیان و جارێکتر ڕوبەڕووبوونیان لەگەڵ هێزەکانی پێشمەرگان چاند لە ڕاستیە ئەوە پەیوەستە بە ئەو سیاسەتەی کە هەیەە ئومێدەوارین ئەوان مراجعەیە بکەن بەڵام نابێ ئیتر خورماتوو لەبەر ئاگری تفەنگەکانی ئەوان نابێ و خەڵکی ئێمە ببێتە قوربانی بۆیە تا ئێرە بەستە پێمان خۆشە لە ڕێی گفتوگۆ ئاشتی و هەوڵەکان بەردەوامە ئومێدەکەی سەر بگرێت کەم تەرخەم بیاخو یەکەم کەس بوو لەوەی کە ئاگربەستەکەی شکمانەوان پێشێلیان کرد بەداخەوە بەڵام ئێستا هەوڵەکان بەردەوامە ئومێدەکەین بگەینە نەتیجەیەک و کۆتایی بۆ ئالۆزیانە بێ کە لە خورمات وایە لەدوێنەوە تا ئەمڕۆ هیچ چەکدارە یاخود هیچ بەرپرسێکی حەجی شعبی هاتووە لەگەڵ ئێوە کۆبێتەوە نادوێنە بڵێن هاتن بە سەردانێکیان کرد ڕۆژی پێشووتر کۆبوونەیەکە بووە و ئاگربەستمان ڕاگەیاندووە و ئێستا هەوڵەکان بەردەوامە بۆ ئەوی کۆتایی بە تەواوی ئەو کێشانە بێت ومێدەکەین کە نەتیجەکان باش بێ و جارێکی تریش ئەو گرژی و ئالۆزیانە شاری خورماتوو نەگرێتەوە تا ئێستا لە چەند گەڕەکێک حەجی شعبی بەقەنە سەقە لە هاوڵاتیان و لێزەکان نێکانەکەن هیچ جۆرە تەقەیەک نییە تقریبا لە 5 ساعات 6 ساعات 7 ساعتی ڕابردووە هیچ تەقەیەک نەبووە زۆر بارودۆخەکە ئارامە توانیمانە کۆنتترۆلی بکەین ئەوانیش پێشێلکاری ناکەن ئێستا ئێمەش نەمان کردووە بۆ ئەوەی ئەنجامی ئەو کۆبوونەوانە بەدەست بێت و بە ئومێدی کۆتایی هێنان بە کێشەکان تا ئێستا زەرورزانەکان چین چ لە هێزەکانی پێشمەرگە و لە هەوڵەتەن چ لە چەکدارانی حەجی شعبی بڵێ لە ئێمە بڵێن لە کورد بە پێشمەرگە و بە پێشمەرگە و بە هاوڵاتی 7 کەس شەهید بوونە و نێزگەی 20 هاوڵاتیەکیش و پێشمەرگە و ئاسایش بریندار بوونە زیانەکانی ئەوانیش زۆر ورد لەبەر دەستمانیە بەڵام زۆرن و چەند قاتنیش هێزی زیاتری حەجی شعبی ڕاوڕینەوە چەکە کراوە نەخێر بە هیچ شێوەیەک ئەوانە ڕاست نیە لەبەرەوەی دەوروبەری شار کۆنتترۆڵە خاڵەکانی دەواازەی شار بەدەستی ئێمەوەیە یەک کەسێک نهاتووە یەک کەسێک نهاتووە دەخالت لێرە بکە هیچ هێزێک ڕێگە بە هیچ هێزێک نادێن بێتەوە ئەو هێزاری حەجی شعبی کە لێرە بوونیان هەیە کامانە هێزن ئەوانە سەرایە سەلامن کە مووقفێکی باشیانە ئەوان بەشداری بەی شێوەیە بەشداری شەڕەکانیان نەکرد و پەیوەندیان لەگەڵمانەیە خۆراسانین ئەوان هیچ بەشداری شەڕەکەیان نەکردو تا ئێستاکە بەدرا عسایبە حزب وڵایە و جەماعەتی حزبی داوەن باشە بەکۆی گشتی ژمارەیان چەند واللهی زۆر ڕوون نییە بەڵام ڕەنگە لە حدودی 4000 چەکدارێکە هەبێت ئەو گەڕەکانی کە لێستا دەبەدەست حەجی شعبی خود لەژێر کۆنتترۆلی حەجی شعبین کامانە گەڕەکەن واللهی گەڕەکان بڵێن گەڕەکی تین و گەڕەکی عسکەری و گەڕەکی سدیق و گەڕەکی مەلاسەفەر و ئیمام ئەحمەد و هەندێک گەڕک بەدەستەوانەوەیە بڵێنە گەڕەکە کوردەکانیش بەدەست ئێمەوەیە هەندێک گەڕەکشێن هاوبەشن ئەوانە جۆرێک لە ئالۆزی زیاتری دێدایە دەربارەی بەرنامەکەی حزبی داوا کە مالکی سەرۆکاتیەکە باز لەوەکە کە هێزەکانی پێشمەرگە تاڵانی ماڵی هەوڵەتەنی شیعیان کردووە ئەمە ڕاستەوە جابی ئەوە چییە؟ ئەمە هەمووی پروپاگەندەیە دیارە باڵێک لە ناو شیعە ئێستاکە هەوڵەدا کاریگەری پرۆسەکانی عێراق پرۆسی ئەو پرۆسە سیاسیە سەقەتی کە ئێستا لە بەغدا هەیە بەشێک لە تیارە شیعەکان هەوڵەدەن باری مالیکی و باری حکوومەتەکە قورس بکەن بۆیە هەوڵەدەن لە فەلوجا لە سنووری پارێزگای دیالە و لە خورماتوو شوبێک دروست بکەن بۆ ئەوەی بارودۆخەکە تێک بچێت و هەم پەیوەندیەکانی ئێمە و بەغدا زیاتر ئالۆز بێت و خودی عەبادیش وەکو سەرۆکی حکومەت تێک بشکێت. زۆر باشە کەواتە ئەو هەوڵاتیانی کە زیانیان پێگەیشتووە بەتابەتی ئەو ماڵانی کە سووتێنراون قەرە بۆ کرێنەوە ماڵ نەسوتاوە ئەوە پێشووتر بوو لە ئێستادا یەک ماڵێ نەسوتاوە خۆشبەختانە و ئێستاکە ئەوەی عەرە بەڵێ زەمام الئومور
لە دەستی خۆمانە و ومێ دەکەین باشتریش بێت. ڕای جیاواز لە ناو چەکدارانی حەشدی شعبی هەیە؟ بێگومان زۆر بێدیسیپلینن، بێبەرنامەن و جیاوازی زۆریان هەیە. من دڵنیام سبەینێ ململالیان لەگەڵ کوردان نەمێنێ چۆن ئێستا لە ناوچەکانی تر هەیە خۆیان پێکدادان لە نێوان خۆیانە دروست دەبێت. ڕاجیاوازەکان چین؟ من زۆر ناچمە ناوردەکاری چکە ئێمە لە حاڵەتی ئەوەی ناکە ئاشتێکە سەر بخرێ بەناو تەفاسیلەوە ناچم ئینشاڵڵا خوای هەر بێ دوای ئەوانە ئەکرێ لە بەرنامەیەکی ترا تیش بخینە سەر ئەو جۆرە ناکۆچیانە لە ناوان ئەو تەیارات و ئەو هێزە بۆر و زۆر و بێبەرنامە و بێدیسیپلینەی کە هەیە لە ناو حەشدا. هادی عامری ئەتوانێت بڕیارێک بدا سەرجەم کێشەکان کۆتای پێ بێت؟ بێگومان هادی عامری بەرپرسی هەموو حەشدی شعبیە. سەرەڕای ئەوەی ناکۆچی هەیە لە ناو حەشدی شعبیە هەندێکیان پەیوەست نابن بە بڕیارەکانەوە، بەڵام دوجار ئەو بڕیارەکە لای ئەوە ئەتوانێت کۆنتترۆلی بارودۆخەکە بکەن کە بە ئومێدین ئەنجامی باشی بێت. کەواتە دو قسەتان لەسەر بەیاننامەکە حزبی داوە چوە؟ حزبی داوە ئێستاکە بەشێک باڵەکەی مالیکی بەڕاشکاوانەیە، ینی بۆ چوونەکانی خۆی بەو ئاقارا دەرەبڕێکە دژایەتی کورد و ئەو پەیوەندیاناکە بۆیە زۆر باەخی نیە لایەمە. کەواتە ئێوە سوورن لەسەرەوەی سەرجەم هێزەکانی حەشدی شعبی لە دووس خڵات و بچنە دەرەوە؟ هەر ڕێکەوتنێ بکرێت، هەر هەوڵێک بێت ئەگەرە خاڵی ئەساسی چوونە دەرەوەی حەشدی شعبی نەبێ ڕێکەوتنەکانمان ئەنجامی نابێ و ئەبێت چاوەڕوانی تراژیدیا و چاوەڕوانی ڕووداوی دڵتەزێنتر بکەین. سەرجەم یاخۆ دەتوانین بەڵێن بەشێکی زۆری گەنجانی خورمات و خۆیان چەکیان هەڵگرت و بەرگری لە خۆیانەکەن، ئێوە ئەتوانن ئەو گەنجانە هێور بکەنەوە؟ ئەوە سروشتی خورماتووە، ئەوە سروشتی ئەو خەڵکەیە بەڕاستی خەڵکیی قارەمان و ئازا و چەند هزار گەنجمانەیە پێشمەرگەش نییە موچەش وەرناگرێ بە چەکی خۆیەوە بە ئیمکاناتی خۆیەوە ئامادەیە بۆ گیانفیداکاری، بەڵام ئێستا ئەوان لەژێر لەسەر داوا و ڕاستپاردەی ئێمە لە ماڵەکانی خۆیانە لە هەندێک شوێنان کە ئومێدەکەین هیچ کاتێک شەڕ نەبێ و ئەگەر شەڕیش بوو ئەوە دەزانین چۆن بڕیاردەین. باشە، بەڵام هاوڵاتێکی زۆر گەنجێکی زۆر ڕازینین بە ئاگربەسەکە، ئێوە چۆن ئەتوانن ئەو خەڵکە ڕازیکن کە ئاگربەز ئەنجام بدرێت؟ ئێمە بەردەوامین، خەڵکی ئێمە لەگەڵ ئازایەتی و لەگەڵ قارەمانێتی و جوامێرەکەیە هەندێک جار حەماس و دڵگەرمی هەیە، بەڵام دوجار من دڵنیام ئەو خەڵکە تێکۆشەرە لە قسەی ئێمە دەرناچێن و کۆنتاکتێکی باشەیە لە بینی ئێمە و جەماوەرەکەمانە بۆ ڕاگررتنی ئەو دۆخە، چونکە شەڕ لە قازانجی کەس نییە، بە تایبەتی خۆتان نەزانێت ئێستا عێراق لە قۆناغی هەڵوەشانەوە و کۆمەڵی سراعاتی ئیقلیمی و ململانەی تند دەبێت کورد سەرکردایەتی سیاسی کورد ڕۆڵەکانی کورد نەتەوەی ئێمە بزانێت چۆن مامەڵە لەگەڵ هەموو ئەو پرسە سیاسیانەکە هەڵە نەکەین، بەڵام دوا قسەش ئەوەتانێ خوێنی کورد لە خوێنی هەموو دنیا لای ئێمە پیرۆسترە، ئەگەر بەردەوام بێ و خوێنبەر بوونە بێگومانی تر قبوڵی ناکەین و تا ئێرە بەستن. باشە، ڕۆڵی ئێران لە دەنووسانەکان چییە؟ دیارە هەموو وەفدێک دێتە عێراقا، ئەمریکیەکان دێن، فەڕەنسیەکان دێن، ئێرانیەکان جارجار دێن، ڕۆڵێکی خراپ نییە و جاروبار ئەوان وەکو ڕاوێژکار پیان باشە ئارامی بێت، چکە ئەوان مەسلحەتیان هەیە لە عێراقا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەرژەوەندی خۆیان هەیە، ئەمە شتێکی چۆن ئەمریکایەتی چۆن تورکایەتی هەموو دەوڵەتانە بە شێوازی جواجە، بەڵام بەرژەوەندی خۆمان ئێمە لای خۆمانە، دو قسە لای خۆمانە، قسەی خێریش لە هەموو کەسێ وەرەگرین. زۆر سپاس بە جەنابەت، سپاس مندوبی لەگەڵمان. خاوەن من ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لا بە دیارە لەسەر داوای ئیداری ئێرە کە داوامان لێکرا بە زووترین کات ئێرە بەجێبێڵین، بۆ ئێمە ناچار ئێرە بێ بەجێبێڵین لە چەند خولەکێکی تر جارێکی ترە گەڕێینەوە لاتان و زانیاری زیاتر